یارەکانی بەغداد زۆر جار بۆتە جێی باس و وتیوێژی هاوڵاتیانی هەرێم و تەنانەت سەرکردەکانیش کە بۆ مەبەستی سیاسی بێت یاخود نیەتێکی ڕاستەقینە. لە ئێستادا دانیشتوانی هەرێم و هێز و لایەنە سیاسیەکانیش بۆ بڕیاردان لەسەر سەربەخۆیی گەلی کورد بەسەر دوو بەرەدا دابەش بوونە، بەشێکیان لەگەڵ سەربەخۆیین و بەشێکشیان بەو بارودۆخەی ئێستا ناڕازین و دەڵێن پێویستە نێوماڵی کورد ڕێک بخرێت. ئەندامێکی سەرکردایەتی پارتیش لەو بارەیەوە دەڵێت پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد پەیوەندیەکی دامەزراوەییە و لەبارەی سەربەخۆییشەوە دەڵێت کۆدەنگی پێویستە، ئەگەر کۆدەنگیش نەبێت دەبێت زۆرینە بڕیار بدات. پەیوەندی ئێمە لەگەڵ بەغدا پەیوەندیەکی حزبی نییە، ئەوەندەی پەیوەندی دوو دامەزراوەیە حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا. گرنگە لە بۆ بڕیاردان لەسەر چارەنووسی وڵاتێک لە ناوخۆدا کۆدەنجێک هەبێت، بەڵام کە کۆدەنجی دروست نابێت دەبێت و بێ لەسەر ڕێژەی بەرزی دەنگەکان لەسەر پرسێک ڕێک بکەوی. مەرج نییە هەموو لایەنە سیاسیەکان پێیان وابێ ئەم دەرفەتە 100% گونجاوە بۆی ئەم بڕیارە بدرێت. ئێستا کۆدەنجی نییە، هیوادارم کۆدەنجی ببێ، بەڵام ئەگەر کۆدەنجیش نەبوو دەبێت تەرکیز لەسەر ڕێژەی زۆرینەی ڕێیەکان بکەین. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانیش لە فراکسیۆنی یەکێتی دەڵێت پەیوەندی نێوان هەرێم و بەغداد پەیوەندیەکی حیزبایەتیە نەک دامەزراوەیی. هۆکارەکەشی بۆ کێشەنەی خۆیەکانی حیزبەکان و نەبوونی پەرلەمان دەگێڕێتەوە. هاوکات لەبارەی سەربەخۆییشەوە ئەو پەرلەمانتارە ڕای دەگەێنێت دەوڵەتی کوردی شتێکی ئاسان نییە و دەبێت لە ڕێی پەرلەمان و کۆدەنگی سیاسیەوە بێت، ئەو کات دەتوانرێت جەخت لەو پرۆسەیە بکرێتەوە. بەپێ حیزبە سیاسەکانە کام حیزبە زیاتر لە لایەنێکەوە نزیکەواتەوە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا تقریبا لە ئێستا ناتوانم بڵم زۆر نزیکن، ناتوانم بڵم زۆر دوورن. دەوڵەتی کوردی تەنها مەسەلەیەک نییە تۆ قسەی یەکێک یادوان قسەی لەسەرکا، بەڵکو ئەبێ کۆیدەنگی لایەنە سیاسیەکان بێت. تۆ پەرلەمانت داخستووە، فەسادت هەیە، گەندەڵیت هەیە، ئەو هەموو کێشە ناوخۆیەت هەیە، تۆ ئەتوانی ئەمانە هەموو ڕێک بخەیتەوە جارێکی تر تاکو داوای دەوڵەتی کوردی ئەگەر بەم شێوەیە بێ دروست ناکرێت. لە ئێستادا ئەوەی زۆر جار جەخت لە سەربەخۆیی گەلی کورد دەکاتەوە پارتی دیموکراتی کوردستان و بەتایبەت مەسعود بارزانیە. چاودێرانی سیاسیش پێیان وایە خودی پارتیش لەوە تێگەیشتووە کە بەم دۆخە ئاڵۆزەی نێوان لایەنەکان و نەبوونی پەرلەمانێکی کارا و درێژەکێشانی قەیرانی دارایی ئەو پرۆسەیە تەنها لە چوارچێوەی دروشمی حیزبایەتی و چینێکی دیاریکراودا ماوەتەوە. هەر بۆیە هاوڵاتیانیش پێیان وایە ئەگەر هەرێمی کوردستان بڕیاری جیابوونەوە بدات ترسیان لە قوڵبوونەوەی قەیرانەکان هەیە، بۆیە زۆربەی لەگەڵ ئەوەدان هەتاوەکو نێوماڵی کورد ڕێک نەخرێت و سەرجەم لایەنەکان هاو هەڵوێست نەبن، داوایەکی لەم شێوەیە نابێتە کردار. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.